زۆر بەخێر بێن سەر چاو عەزیەتان کێشا. باشە قوربان چ پێویستی بۆ دواناکرد من ئەو هەموو شایەتەم بۆ نەهێناویت؟ چالی یەکەم سەرمەکە سەرم دەبێڕە ئیشەکانم بکەم بابە بنکەکەمان خەریکە تووشی سین و جیمە بێ لەسەر تۆ دەبێڕە ئیشەکانم بکەم بابە بن خەریکە دەرەکەم وەڵڵا. بەڵێ باش فەرموو. ئەکرێ خۆتان بناسێنن؟ من ناو فەوزیە ناسراوم بە فیزەنووس. بەڵێ. منیش ناوم هاجرە ناسراوم بە حاجە خەبەر. زۆر زۆر خۆشحاڵ بووم ئەبێ هاوکارمان بەڕاستی بۆ دۆزینەوەی ئەو دزیە. یعنی سەعات حەوت کە دزیەکە کرا ئێوە لەکوێ بوون؟ تیتی حەوت و 22 دقیقە 2 سانیە بوو. بەڵێ بەڵێ مەوەل حاڵ یعنی دزیەکە کراوە ئێوە لەو کاتەیە ئاگاتان لێ بوو دزیەکە نەوەڵڵا دزی چی؟ ئێمە مراقبەی کچەکەی کەو سەرمانە کرد کە گوایە لە کۆمپانیا ئیشەکە و کاتێک مازانی بەجی کلاسێکێنیانەوە بەردەرگا و دایان بەزە ئەستەغفرڵڵا مشتی دایکی کەش و فشەکە لە کچەکەم لە کۆمپانیا. ئەرە جەناب من دیمە لە کۆمپانیا بێ بە پاسا چۆکە کەچی و بەجی کلاس وەنە بابە بۆ خاتی خوا با گوناحبار نەبین کاکەجان حەقمان بەسەر کەوسەرخانەوە نییە ئێمە دزیە لە گەڕەکەکەیە کرا ئەمانە بزانین ئەو دزە کێیە؟ دزی چی؟ وەڵا قوربان 10 ساڵیشە بێ لە گەڕێکی ئێمە دەرزێکیش نەدزراوە. قسەکەی خۆتە من هەرچی مەلەفات هەیە سەیرم کردووە 10 ساڵە دزی لەم گەڕەکەیان نەکراوە بەڵام ئێستا دزەکە هەیە. جەناب ئەیەڕۆ من حەو فستق زیزیسی لە منەوە دوورە دزی لەکرا یعنی نەزانم لە گەڕێکی خۆمان چۆن دزیەکرێت ها؟ ئێمە ئاگامان لە هەموو شتێکە تەنانەت ئەشدانین کە بەڕێزیشە لەگەڵ واڵی خەزوور تاچوە. وایە وەڵاهی ڕێک طبق الأصل وایە قسەکانتان. ئێوە لە چوارباغ بوون ئێستا هاتوونەتە سەچلار دایمە شەتان بوو لەگەڵ ژنجاکەیە. ئەزانیتان هەستەکەم ئێوە معلوماتی ئەو دزەتان لانێ کاکەجان ئەگەڕێمە بۆ سەر کامێرەی چاودێری یەک دەقە. کامێری چاودێری چی؟ یەک دەقە ئەلەو مفۆز ڕەحمان کاکەجان ئەچی جارێککە بۆ گەڕەکە کامێری چاودێری بۆ کۆکەیتەوە زانیاری زیاترم بۆ هێنی فەورەن هێڵە دەیکەرە. کامێری چاودێری چی؟ کامێری چاودێری بەشی یەک مانگە زاکیرەکەی زاکیرەی ئێمە بەشی 10 ساڵەکە. وس جەڕسە وەخی تەلەفۆنە. ئەلو ها مفەوز ڕەحمان خەمن نەبێ راپۆرتی چاکە بۆ کۆکردیتەوە بۆ دەنێرم دەباش خوا حافظ ئەو مفۆز ڕەحمانەکەی لای ئێمە بوو؟ بەڵێ باو کەڕ و معلومات لە تۆ وەرەگرێ؟ ئەی چی؟ هەری ئێوە چینەوە ئەمریکا چۆن نەیفرانون؟ نەیزانیوە پێمان؟ وەڵڵاهی بەو حسابە بێ بزانن دزەکەی کاکە هاوکاری بکەن ڕەجا لێکەم ئەگەر ناکاتم مەکوژن. ئەخە دزی چی؟ پێی بڵێن دزەکە لە ناومانایە. احترامی خۆ بگرە بەس من پیاڵی من دزەکەم؟ ئێمەی زانین خێر گەورم. ئەی بڵێ ئەبێ بڵێن دزەکە پەیام خۆیەتی. نا قوربان شتیوانە؟ چۆن شتیوا بە یەک ساڵە داوای گۆڕنینی ناوماڵەکەیەکە لە مێردەکەی بۆی ناگۆڕە بۆی ئەم دزی ساس کرد. دێنێشەوە تا سەعات و شەڕتان نەبوو مێردەکە دەوێت تەلاقیم نیت تەلاقم ناوێ زریکە زریکێ بکوێ هەتا باو کرد بەو شەردەی بە مێردەکەتی وت ئەبێ کچەکەم تەلاقمەی. شەرابی بڵای قسە نەکەی تۆ سەیری کە دەدانە ڕۆژە ئێمە ئەهێنین ئەبەیت هیلاک و مان و مردوو دزەکە خۆشتی ها؟ ئایسە بە کەلەپ چەکراوی ئەو نێرم بۆ لای حاکم فزە نەکەی هەست یەک کەلیمە ئێمە ڕۆین نانە بۆ کوێوە ڕۆن سەقێکی زۆرم دانا یاپراخەکەی لەگەڵ ژنانی گەڕەکە یا براتمان هەیە بەخوا ناڕن ئێستا تەلەفۆنەکەم بۆ مدیرێت بۆ سەرەوە ئەڵێم ئەو دوانم پێویستە بەگرێ بەس لای خۆم داینێم. ئەیڕۆ گرێ بەستێکی هەسا حەزەر خەبەر بۆ بەدڵمان نییە بۆ ئەبێ بانکە بە هەمیشەیی ئەسم بالله حەقی خۆتانە هەمیشەیی